بڵێ ئەو بەشدار بووی کە خۆی گەیاندا قۆناغی داهاتووی کوردستان ستار بە چەپڵێکی ئەوە فەرهاد. کاک فەرهاد پیرۆزە زۆرم پێ خۆش بوو حەقی خۆتە چاو بۆ پڕە لە ئەو والله ئەو پەیوەندیە ئەو پەیوەندی هاوڕێتیە کە هەیە لە بینی بەشدار بۆکان تۆ چۆنی؟ والله چی بێژم نزا چی لە دڵە بێژە؟ والله گریانە ڕوند کردوان چاوێت من چی بێژم زەحمەت هاتیمە حتا بێبێ ئەرەوە ئەنگریانی خۆشیە؟ ئەرەوە ئەم خۆشە گرنگەوەی تۆ هیلاک بووی تا گەشتویتە ئەم ڕۆژە بەڵام هیلاکەکەت بەزیایە نەڕۆیشت. ئیشەڵڵا ئیشەڵڵا پێم گوتی خێزاندارم یعنی حتا بێری زەحمەت هاتم سپاس بوو لە ژنێژی و وجدانانە کار کرد داخوازە سەرکەفنێ بۆن هەردووکە دژیتکەم و زۆر سپاس زۆر سپاس. فەرهاد ئێستا بڕۆ لەگەڵ خێزانەکەت قسە بکە چونکە من ئەڵقەی داهاتوو لێتە پرسمەڵم خێزانەکە دوتی چی؟ ئیشەڵڵا ئیشەڵڵا سەرکەوتوو بی؟ ئەتبینمەوە.